ئەمریکا کوردستانê bi hevpeymanekê stratîjiyê giring û bawerpêkirî dizanît. Kurdistanê çafleya Amerîka di hemî werekî de zêdetir piştevaniya Herêma Kurdistanê biket. Peyama bû Bexdayê ya Serokweziran. Rêkeftin îmzakirina van her du rêkeftinên Hikûmeta Herêma Kurdistanê digel kompanyayên Amerîkî 100% destûrî ne. Dijatiya van rêkeftina jî temam siyasî ye. Ji Serokwezîrên Iraqê Mihemed Şia Sudanî jî xast wekî Serokwezîrên hemî Iraqê bila raftarê biket. Ev bi kurtî axiftinên Serokwezîran Mesrûr Barzanî ne demekî da ku Wezîrê Wizeya Amerîkayê Bizalalî got ku em wekî Amerîka amadeyne we berhênana zêdetir li Kurdistanê bikên. Li ser van mijaran dahatûyê van peywendiyan rola Amerîka bû çareserkirina kêşeyên di navbera Hewlêr û Bexdayê ji Jîm Dornan stratejîstê komariyan ji Washington dipirsim. Hêja Jîm tu bi xêratiya Kurdistan 24 bi taybetî ez hest dikim cenabê hewe li ser axiftina Wezîrê Dervê Amerîka bû Iraqê nerîna xwe bûme bêjîtin. Ka we çawa dît gavet bêjîtin stîna başbûna peywendiyên Amerîka digel Iraqê rêzgirtina Iraqê ye li otonomiya Herêma Kurdistanê û kompanyayên Amerîkiyên ku li Kurdistanê we berhênanê dikin. I think it's a positive step. I mean, بڕۆمایەمە هەنگاوێکی ئارەیە و هاوکاریکردنی ئەمریکا بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ئەو ڕێکەوتنانەی لەگەڵ لە عێراق هەن کە بە عێراق دەڵێن کە پێویستە ڕێز لە کوردەکان بگرێت بڕوام وایە ئەمە هەنگاوێکی زۆر ئەرێنیە بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کورد çawa dişên berdewamiyê bidene vê hevpeymanî û dostaniya digel Amerîka bû ji navbirina terûrê her wiha hemecûrkirina yan jî berfirehkirina berjewendiyên hevbeş. بڕوام وایە بەردەوام دەبن لە کارکردن بەیەکەوە سەرۆک ترامپیش بە بڕوای من دەکرێت هاوکاری کوردەکان بکات و پێشتر سوپاسیان دەکات بۆ ئەو کاری کردویانەوە بۆ ئەو دۆستایەتیە بەهێزەی کە لەگەڵ ئەمریکا هەیەە سوپاسیان دەکاتن. ئەم دۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عێراقیەکان و تورکەکان بۆیە ئەمە هەنگاوێکی باشە بۆ پێشەوە. Serokwezîran Mesrûr Barzanî li Washington ragihand me palpiştiyên îdareya Trump wergirtin me dost li Kongrêsê hem jî di îdareya Trump dayet heyn. Bi reya te di van kêşeyên rojhelata navîn tê de derbas dibîtin. Van qeyranên cûr bi cûrên Iraq bû Herêma Kurdistanê çêtket. Amerîka dişêtin çi rolekî bibînîtin di berjewendiya Herêma Kurdistanê de. û dê bînît aya? بڕوام وایە بە هەماهەنگی بەردەوام لەگەڵ کورد بە تەواوی ئەمە وەک وتم هەنگاوێکی ئەرێنیە و دووبارە بە عێراقیەکان دەگوتێتەوە بە سووریەکانیش بە هەمان شێوە بە هەردوو حکوومەت دەڵێتن و بە تورکەکانیش لەلایەکی دیکە دەڵێت کە کوردەکان هاوبەشێکی سەرێکی پرۆسەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوان هاوپەیمانی ئێمەن و پێویستە بەم شێوەیە لە بەرچاو بگیرن لەلایەن هەرچی حکوومەتەکەەوە بۆیە بڕوام وایە ئەمە پرۆسەیەکە بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەم هەنگاوە بچووکانە زۆر گەورەتر دەبن لە داهاتوودا. وەبەرهێنانە وارên cudaya Amerîka li Kurdistanê dihête wateya parastina qewareyê destûriyê Herêma Kurdistanê di Iraqeke tijî kêşe û alozî û alıngarî de? من تەواو بڕوام بە وەیە ئەمریکا هەمیشە بە دوای بەرژەوەندی بازرگانیەوەیە و زۆربەی کاتیش پشت بە حکوومەتەکان دەبستێ و پشتیوانی لە دۆستەکانمان لە ناوچەکەدا دەکەین بۆیە ئەمانە هەمووی هەنگاوی زۆر ئەرێنین. بەڵێ نظام وێنە قوت بوو؟ بەڵێ باشە هێژایە جیم
مثلا إدارة ترامب إدارة كالبي برجواندين هف بشهين سياستين سرك وزيران مسرور بارزاني بو همه جور كرنا برجواندين هف بش دوی قونا غدا و دسردم في إدارة دا چواد بینن آیا اف سیاستا سرکفتینه؟ بڕوام زۆر ئەنێرین ترامپ کەسێکی حەز بە ڕێکەوتنەکان دەکات و حەز دەکات ڕێکەوتنی زیاتر بکاتن بۆیە هەمیشە بە دوای دەرفەتی ئابووریدا دەگەڕێت بۆ ئەمریکا بڕوام وایە ئەم پەیوەندیانە زۆر بە بەهێزی وەردەگرێت و زۆر لە نزیکەوە بەرەو پێشەوەیان دەبات و بەرگریشیان لێ دەکات لە هەمان کاتدا من دەڵێم ترامپ لە ترمی دووەمیەتی و ناتوانێت لە ترمی سێمدا بەشدار بێتەوە دەیەوێت ئەو شکوەیەکە بۆ خۆی هەیەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتی و سەقامگیری تێدا بێتەوە هەنگاو بەرە ئەو ئامانجە دەنێت هجا جیم جه کماری و دموکراتان کردستان دوست هنه لکنگرس لانجمن پیران لامریکا لاداره ترامپ اف دوستن کردان لامریکا دیشین رولا کی بگیرن بو حل کرن چاره سرکرنا کشین بغدا بو هرما کردستان چیتکت پابندی دستوری نابیت بەدڵنیایەوە عراق بە شێوەیەک دەتوانێت بڵێ پێویستی بە ئێمە بۆ ئەوەی هاوکاریان بکەن بەرگری لە دەستورەکەیان بکەنەوە بڕام وایە بەشێک لەمەش مانایە ئەوەیە لەگەڵ زۆرێک لە پرسەکاندا لەگەڵ ئێمە هاوڕابن لە نێویشاندا پەیوەندیەکانیان لەگەڵ کورد بۆیە بەڵێ بێگومان من بڕام وایە لە کۆنگرس لە سێنات و لە کۆنگرێسیش کوردستان کورد هاوپەیمانی زۆر بەهێزیان هەن لە نێو ئیدارەکەی ترامپدا بۆیە بڕوام وایە بەردەوام دەبن لە هەنگاونان بەرەو پێشەوە بە شێوەیەکی زۆر ئەنێری جای جیم سرک وزیران لواشنطن دبیجیتن فدرالیزم باشترین بجاردەیە پشتی ژناافچوونا ڕژێمە بەعس لە عێراق پابەندی دەستورێ نابیتن ڕێکەفتنان جێبەجێ ناکات یاسان جێبەجێ ناکات دەسەروبەندێ ڤابن پێکاریên بەردەوامên دەرحەقی دەستورێ و قوارەیە ئۆتۆنۆمیە هەرێما کوردستانê ئایا ئەمریکا دێ چکێت ئەوان دەتوانن زۆر بەرەو پێشەوە هەنگاو بنێن ئەگەر بتێتەوە زۆر ڕاستە و خۆ بن لە فشارکردن لە عێراق بۆ ئەوەی بە شێوەیەکی ئەرێنی کار بکات بەرەو فێدرالیزم ئەمە پرۆسەیەکی هێواشە مەبەستمەوەیە لە فێدرالیزم و لە دێمۆکراسیەت لە شەو ڕۆژێکدا بەدەست نایێت بە دیاریکراوی لەو شوێنانەی کە کێشەیان هەبوونە لە ڕابردوودا ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە دەکرێت ڕێنیشاندەر و هاوکاریەک بێت و هەژمونێکی هەبێت داوکاتی عراقیەکان ڕێگە دەدەن هێژای جیم ئەمریکا ji herêma Kurdistanê çi dixwazît daxwaza ئەمریکا ji Kurdistanê çi ye بڕوام وایە ئەوان هاوپەیمانێکی سەقامگیر و دۆستانەیان دەوێت کە ئێمە لە کوردستان هەمانە و بەیەکەوە کار دەکەین لەسەر شتانێک کە بە شێوەیەکی نەرێنی کاریگەریان لەسەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بڕوام وایە کوردستان دەکرێت هاوپەیمانێکی زۆر نزیکە بێت لە هەوڵەکانی ئەمریکا بەرژەوەندیên ئەمریکا لە کوردستانê çi ne bi zelaliya ger ji min re bêjî çavê ئەمریکا li Kurdistanê li çi ye بەدڵنیایەوە ئاشتی هەمیشە بەرژەوەندیەک بووە هەماهەنگی زیاتر و ئاشتی زیاتر تاوەکوێمە زیاتر بتوانین لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی هەماهەنگیمان هەبێت وار کاتێک پێویست بکات بۆ پاراستنی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا و هەرێمی کوردستان دەتوان لە نزیکەوە کار بکەن ئەم دشین بێژین دوی دەمیژیدا ئەمریکا دیسا بچاوێ هەف پەیمانێکی بۆ ژناوبرنا تەرورێ بتنێ لە هەرێما کوردستانê تەماشا دەکات بەڵێ بەڵێ ئەمە چاوێ کوردستانê لێ یەک و بەرژەوەندی لەسەر ئاستێن جودا هەفبەشیên زێدەتر هەماهەنگی وە بەرهێنانên زێدەتر چێ ببن ئەمریکا ژی ئەف ئارمانجە هەیە
I do believe that, and I think من that this is وا the بڕوا kind of دەکەم و just the پێشم first وایە step in دووبارە achieving ئەمە that goal. I یەکەمین think we'll هەنگاوە see بەرەو closer and مەدەستێنانیان closer ئامانجا cooperation, هەماهەنگی between the نزیکتر و US and نزیکتر the دەبێت Kurds. لە نێوان ئەمریکا و کورد. باشە هێژەیە جیم هەموو عالی بەحث دکەن کە ئەمریکا دووستێ بەرژەوەندیایە بۆچی وەها دێتە وەسفکردن و کوردستانێژی گەلک جارە خەلکی کوردستانی زێدە باوەری بە ئەمریکای نینە دەبێژن هەڵویستێن وان دگوهرن یعنی ستێبڵ نینن جهێ باوەریا زێدە نینن برایەتە ئەو باوەریژی ئیدارە ترامپ بۆ کوردستانی هاتیە و دووستێکی براستیژی استراتیژی هەفپەیمانێکی دۆم درێژ و باوەرپێکریە. I do believe that, and I think again. من وا بڕوام وایە دووبارە دەڵێمەوە ئەمە یەکەمین هەنگاوە و بەردەوامیش دەبێت بەڵێ تۆ ڕاست دەکەی کە لایەنە سیاسیەکان لە کاتێک لە بۆ کاتێکی تر هەندێک کێشیان دێتە پێشەوە کاتێک دێنە سەر قسەکەن لەسەر ڕۆژهەڵاتی ناڕاست بەڵام ئەمە هەنگاوێکی زۆر ئەرێنیە بەرەو پێشەوە و دەیانەوێت لە داهاتوودا ئەمە بەردەوامی پێ بدەن و کورد و ئەمریکا وەک هاوپەیمان و دۆستی نزیک بمین. جیم بلا پرسیارە دماهی ئەڤە بیتن vekirina mezintirîn konsulxaneya Amerîka li hemî cîhanê li hewlêra paytext çi peyamek li pişt e? بڕوام وایە ئەمە پەیامێکی زۆر گەورەیە تەنیا بەوەی کە ئەمریکا باڵیۆزخانەکەی خۆی لە قودس کردەوە ئەمەش بە هەمان شێوە هەنگاوێکی زۆر باشە و داهاتووی پەیوەندیەکانی لەگەڵ خەڵکی کورد بەرەو پێشەوە دەبات. گەلێک سپاس هێژایە جیم دۆرنان.